دیارە قومارکردن دیاردەیەکی بەڕاستی زۆر قێزەوەنا ئەو کەسانە بیری لێکەنەوە کە ئەیانەوێ هیچ هەوڵ و ماندووبوونێکیان نەبێ هیچ ئیشێ نەکەن بەڵکو و پارەشیان دەستکەوێ بەو یاریە ناشرینە دیارە سیستمەکان یەک لە دوای یەک دیاردەی قومارکردن هەبووە بەڵام ئێستا لەم سیستمی ئێستایە با بڵێن سیستمی سەرمایەداری زۆر برەی پێراوە بەچی ئەزانین چونکە کەس و کارمان خەڵکانێک یان لە مەسەلەن لە تۆڕەکان ئەیبینین لە وڵاتە زلهێزەکانی جیهانە زۆر برەی پێدراوە یعنی شوێنی زۆر باشی بۆ دابین کراوە حتا بینیمان ینی وەختی خۆی دۆناڵد ترەمپ گەورەترین قومارخانەی هەیە لە جیهانە ئەمانە کەواتە ئەمە دیاردەکە هەم کۆنا هەم بوونیشی لە ئێستا برەی پێدراوانێ لە بەرەوەی ناشرینە هەموو ناشرینەکان دەرئەکەون لە سیستمی سەرمایەداریە بەڵام ئەوەی کە ئێستا زۆر برەی پێدراوە کە ئەڵێن گوایە دیاردەی پیا بووە قومارکردن بە خێزانەکانیانەوە کاتێک ئێمە ئەزانین ئەو جۆرە پیاوانە خێزانەکەشی وەکو یەکێ لە ئامێرەکان یەکێ لە ئالەتەکان سیر ئەکا وەکو کاڵایەک با بڵێن سەیری ئەکا کەواتە ئەو کاڵاژ ئەکەوێتە بەر ئەو لێشاوی قومارکردن و ئەو بابەتەی کە ئەگەر هات و ئیفلاسی کرد ئەو کەسە پارەی پێنەما دوای ئەوەی خان و پارە سیارە هەمووی لە دەستدا وتمان ژنیش یەکێکە لە کاڵاکان ئەو کاڵایە بێگومان ئەویژەکەوێتە بەر ئەو لێشا و زۆرجار ژنەکەشی ئەدۆڕێنێ بەڵام کە ئەم دیاردێ ئێستاوەکو باسی لەکرد لە زووشە ئێمە کاتێک کە مناڵ بووین بەڕاستی من ئەمەم بیستووە یعنی بیستومەوە دایکم باسی کردو فلان کەس ژنەکەی لە قومارە دۆڕانوە بەڕاستی ئەمە یعنی لەم زەمانەیە کە زەمانێکە مرۆڤەکان ینی زیاتر هوشیارن مەسەلەن ڕاگەیاندنەکان زۆر کاران یعنی ئەگەر ئەم بابەتە ئێستا هەبێ وەکو باسی لێ ئەکرێ پێویستە ڕێگرێکی زۆری لێکرێت چونکە مرۆڤێک بەویست و خواستی خۆی نەبێ بدۆڕێ ئەم شەو لای کەسێ بێشەیەکی تر لای کەسێکی تر بێ ئایا ئەمە یعنی لوتکەی ناشرینکردنی مرۆڤ نییە بەڕاستی ئەمە لوتکەی ناشرینکردنە کاریگەری یەکسەری لەسەر کۆمەلگا هەیە یعنی بەڕاستی ئەگەر ڕێگە بەم دیاردە ناشرینە نەگیرێ کاریگەرێکی زۆری ئەبێت چۆن تۆ کاتێ خێزانی هەیە پەروەردەی خێزانێک ئەکا مناڵان لە ڕەحمی دایکا گەورە بن تا ئەکاتە مەرحەلەیەکی زۆر پەروەردەکەی لەلای ئەوە ئەمە یعنی هەڵۆشانەوەی ئەو کۆمەلگایەی ئێمە بە تەواوەتی و سەیری یعنی دەرونی ژنان ئەم دیاردەی ئەو نەترسناکە ئێستا هەندێک کەس ئەبینم کە باسێکە یعنی بەڕاستی دەرونیان ئەترسێ من لەگەڵ چەند کەسێک یعنی هاوڕێ و برادەرما قسەم کەوتمە باشە ئەم شتا هەیە بەس بۆوە ئەترسن خۆ ئێوە مێردەکانتان قومارچی نییە ئەڵێ ئاخر ئەمە تۆ ئەو خێزانێک وێران ئەبێ جگەلەوەی تۆ حسابی مناڵەکانی ئەو خێزانە کە ئەبێت چەند بە ناشرینی و بە قێزەوەنی لە کۆمەلگا سیر بکرێن کاتێ شتێکی وا ئەبیستن هەر کۆمەلگایە کە باری ئافرەتیایە سەخت بێ باری ئافرەتیایە خراپ بێ بێگومان ئەو کۆمەلگای بەرەو هەڵدێر ئەڕوا بەرەو هەڵوەشانەوە ئەڕوا یعنی زۆر ئاساییە ئەگەر هاتوو ئەو کۆمەلگایە بە ئاسانیش داگیر بکرێ بە ئاسانیش هەڵبوەشێنرێ لە هەموو لایەنێکەوانێ لەوە چشتێکی زۆر ئاسایی بێت چونکە یعنی پیاوەکانی کۆمەلگا بەم شێوەیە ئەو پیاوانەی کە ئەو شتاناکەن هیچ خێزانێ هیچ مناڵێک هیچ ژنێک لە ماڵەکە حەز ناکە پیاوەکەی بە پارەی قومار ینی بەخێویان کە و باری ئابوووریان بەرز کاتەوە چونکە لەوانەیە لە مەرحەلەیەکە ئەو باری ئابوووریان بەرز بێتەوە بەڵام لە مەرحەمەیەکترا ئەی دۆڕێنێ وەکو ئەبینین ژنەکەش دۆڕێنێ لەوانەیە مناڵەکەش دۆڕێنێ خۆی بێکاری لەوانەیە هۆکارێ بێ بەڵام ئایا هەیە بێکارە هەمووانە بینی ئسا ڕێژەی بێکاری زۆرە ڕێژەی گەنجی یعنی بێهیوا زۆرە بەڵام بۆ هەموو کەسێک قومار ناکە خۆی قومار لە سەرەتاوە خەڵکەکان کە دەستی پێکەن یاریەکە حەزێکە بەڵام کاتێ لەسەر پارە ئەکرێ لەسەر شت ئەکرێ ئەمە لە حەز دەرەچێ خۆ هەر هەژارەکە ینی زۆر ئەوانەی قومارەکەن هەژار نین قومارخانەکانی ئێرە هی هەژارەکان نییە هەژارەکانی تێناچن بە پێچەوانەوانێ من سەرەتای ینی سەرەتای قسەکانم وتم دۆناڵد ترەمپ گەورەترین قومارخانەی هەبووە ئەمە حەزێکە یاخود شوێنێکە کە ئەکرێتەوە بازرگانیەکە بۆ ئەو کەسەی کە خاوەنی قومارخانەکەیە خەڵکانی تریش بەو شێوەیە تێوەی ئەگلێن کە قومار ئەکەن بەو شێوەیە مەسەلەن ئەوێ پارەی دەستکێڵە جارێ دوو جارە و بەڵام سیرەکەی تێوە ئەگلێ کە تێوەگلە زەحمەتە لەوانەیە هۆکارێک بێکاری بێ هۆکارێک حەز بێ بەڵام لە هەمان کاتیشا بێکارمان زۆرە ئەچێ ئاوا فرۆشە قومار ناکە لە ڕاستە لەم کۆمەلگای ئێمە ژنان هەر قوربانی و پشکی شێریان بەرەکەوێت لە قوربانیەکانە خێزانێک ئەگەر هات و سەرۆکی خێزانەکەی قومارچی بێ
یعنی ئەبێت چ ژیانێکیان هەبێ ڕۆژێ پارەیان هەیە باوکیان براوەیە ڕۆژێک نییانە لە دوای ئەوە خۆی ئەمە یعنی بەڕاستی خۆشیشنەوە بڵم ئەچێتە لە ئەو شێوازەوە کە ئەمە یەکێکە لە ئیشە بەدڕەوشتیەکانە ینی ئیشێکی زۆر ناشرینە کە تۆ بە قمار بە لە مەسەلەن ئەگەر هاتوو خەڵکانێک کە ئێمە کۆمەلگەیەکی بڵێن زیاتر خەڵکەکان مسلمانن لە ڕێی دینی شەوانێ ئەمە نەهی لێکراوە یعنی یەکێکە لە کارە قێزەوەنەکان کەواتە ئەو خێزانە بێگومان خێزانێکی هەڵۆشاوە بێ بێگومان هەمیشە کێشیانە بێ کێشەیەکی زۆریان لەسەر مەسلەی خودی قمارەکە چەندها خێزان هەڵۆشاوەتەوە لەبەر ئەوەی پیاوەکە قمارچی بۆ تەرکی نەکردووە ئەمە بەنسبەت ئەوە ئەجا کاتێک کە ژنیش ئەبێ بە قوربانی هەم لە ڕووی ئابووریەوە قوربانیە هەم لە ڕووی پەروەردەوە کە باوکێکی بێ ئاگای لێ نییە بە چەندها سەعات لەسەر مێزدانیشە قمارەکە ئەوە لە ڕووی پەروەردەوە خۆشی کاتێک کە ترسی ژیانی لەسەرە ترسی ئەوەی لەسەر یا جابێتەوە لە پیاوەکە یان بفرۆشرێ بدۆڕێ لە قمارە ئەمانە هەمووی بێگومان یعنی پشکی سەرەکی هەمیشە بەر خێزانەکە و دانەخستنی قمارخانەکانیش من وتم ئەو قمارخانانەی کە لێرە هەیە لە وڵاتان هەیە هەمووی کەسانی باڵادەستن یعنی من لەگەڵ ڕێزمان ناڵێم هەموو باڵادەستی قمارخانەی هەیە بەڵام ینی فترێ لەم پێشبینان زۆر لە مەسەلەن شوێنەکانی بەدڕەوشی تیاکرێ داخرا ئەمە جێگەی دەستخۆشی و هیوادارم یعنی لێرەوە من ئەو پەیامە بگەێنم کە خۆزگە یعنی ئەو قمارخانانەش بەو شێوەیە داخرا چونکە قازانجەکەی بۆ یعنی کۆمەڵێ بازرگانی چاوچنۆکە بەڕاستی من کاتی خۆی بابەتێکم خوێنەوە لە یەکێ لە گۆڤارەکانە لە ساڵی نەوەکانە کچێک باسی ژیانی خۆیەکە کە باوکی لە قمارە ئەم کچەی دۆڕانووە کە باسی ئەکات چۆن ئەم کچە یعنی دەسەڵاتێکی نەبووە هەڕەشەی کوشتنی لەسەر بووە باوکی دۆڕانێتی تەواوی ترکچی ئەو باوکە نەبووە دوای ئەوە چەند فترێ لای کەسێ بووە دوای ئەوە ئەویش دۆڕانێتی لای کەسێکتر بووە ئایا ئەمە کاریگەری خراپی چۆن لەسەر مناڵەکان نابێ بێگومان خراپترین کاریگەری ئەبێ لەسەر مناڵەکان و هەمیشە لە ترسایە سەرباری ئەوەی کە تۆ ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئەوەی کە ئەو ماڵی قمارچیەک سەرۆکی بێت زۆر ماڵێکی ینی بەناشرینی سیر ئەکرێ ئەجا کاتێ دەسەڵاتیشیان نییە و لە ڕووی پەروەردە و لە ڕووی لێکترازانەوە هەمیشە ئامادەن بۆ ئەوی لێکترازێن قوربانیە مناڵیش بەڕاستی ئێمە هەمومان ینی پێویستمان بەوەی هەمومان ینی کاریگەریمان هەبێ لە قسەی تیا بکەین بە تایبەتی ژنەکان چکە ئێستا ژن قوربانیەکەمان ڕێکخراوەکان بێنە دانگ داکۆکی کاران لە مافەکانی ژنان بێنە دانگ ینی چالاکی بۆ بکرێ ئەجا بکرێ بە بابەتی ڕۆژ ئەجا دوای ئەوە وەکو یاداشنامە پێشکەش بە دادگا بکرێ پێشکەش بە ئەتوانم بڵێم سەرۆکی هەرێم بکرێ بەڕاستی چکە ئەوان بەرپرسن یعنی بەرپرسن لەم بابەتانە بۆ ئەوەی ڕێگە بەم کارە نەیرێت و دیسان ینی ڕێگەی پێ بگیرێ هەر لە ڕێ یاساشەوە یاسایەکان بەڕاستی ئەتوانن ئەوان ینی دەورێکی سەرەکیان هەبێ ئەگەر هاتوو مەسەلەن ئەو شتانە ئەزانن ینی بە بەڵگە هەیە خەڵکی هەیە ڕای کردو لەبەرەوەی لە قمارە دۆڕاوە چکە خۆ دەزانی یاسا هەمیشە ینی مامەڵە لەگە بەڵگاکە